فرقان أم للوك كاتو أم كمان شوام دي أنا روبيش كيف تسيجي في كان من نفسي على بلادي أزان يو خلاص أقرب شيء بدنا ميو مثل دائري ملول عشان كذا كم خير بي صالي فاضل إن شاء الله أنا من شيء فينا وهم داخل فينا اجتماع بخوان أو ما هي تلفون مع وقت الحمد لله نيك هذا الحمد لله فاي كوي عندي دوام صيف تمام صالة تمام إما كفالتي أمانك سمان بو صالة ئەوەی ئەمان بۆ ئێمان کردو کەس نەیکردو تا مردنمان مونیان دەستیان خۆش بێ خێریان بنووسێ خی گەورە ئاگداری خۆیان و ماڵم ناڵێن لە لافاوەکەیە 1 ملیۆنی بۆمان هێناوە ئەمجا ئەمانش 7 ساڵە یارمەتیمانن بۆ کوڕەکەشم لە زانکۆی لێ پارەی بۆ سەرفەکە خوا بەزێما خەڵکو و خێرخواز ئاوا بێ جێمانیان بۆ پڕەوە کرد زۆر سوپاس بەخشینەکەم چاویان ماچەکەم زۆر هاوکاریان کردوینە زۆر خەرەبوویان بە ئێمە نادرێت. بسم الله الرحمن الرحیم بەفەزڵ و منەت و بەرەکەتی خوای پەروەردگار ئەمڕۆکە هاوکاری مانگانەی دوا مانگی ساڵی ڕابردوومان پێشکەش کرد بە دایکە یەتیمەکان ئەوانەی کە لە خزمەتی مناڵگەری مبارەکی یەتیمە ئەژێن بەفەزڵی خوا 12 مانگە لە خزمەت ئەم خوشکە بەڕێزانەمانای وەک چۆن لە ڕووداوە سروشتیەکانە لە خزمەت کەسوکارەکەمان بووی لە شۆڕش بەفەزڵ و منەتی خوا بەردەوامیش بین ئەمڕۆکە لە خزمەتی مناڵە یەتیمەکان خواتە من باقیکە ئەوی بۆمان بکرێت لە نووسگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین و برای گەورم کاک حاج جیبراییل و هاوکارەکانی بەردەوام بین لە خزمەت ئەو کەسانی پێویستیەکیانەیە خوای پەروەردگار تەوفیقدا خوای پەروەردگار لە خوا پێداوانی قبوڵکە خوای بکاتەی ترازوی چاکەیە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ماڵ و سامانێنەوە